بینەر و بیسەری ڕوودا و دەم باش لەم دیبەیتەدا بۆ هەڵبژاردن فەزایەکی ئازاد بەڵام لەسەر بنەمایەکی معقول بۆ بیستنی دەنگی سەرۆک لیستەکان کاندید و خەڵکی شاری سلەیمانی فراهەم دەکرێت لەمڕۆوە تاکو ڕۆژی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەی شەوانی هەینی و شەممە لە شارەوە ئەم دیبەیتە دەبینن وەک هەمیشە ڕوودا و مەبەستێتی لەسەر نەهجی خۆی بەردەوام بێت دەنگی ئێوە ئەو تۆ هەمووتان دەبێت لێرە ببیسرێت لە یەکەم بەرنامەدا دەنگی سەرۆکی لیستی هاوپەیمانی هەروەها دوو کاندیدی پارتی وێکێتی لەگەڵ شۆڤەکارێک هاوکات ڕای شەقامیش دەبیسرێت مەبەسمە بەر لەوەی بچمە ناو وردەکاریەوە سەرنجی ئێوە ڕابکێشم بۆ بەرنامەی کاری لیستی هاوپەیمانی کە تایبەتە بە قسەی ئەوان سیاسەتی ئەوان ئەجەندای ئەوان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری لە ئەساسدا لە جەستەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەرچووە دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکایەتی دەکا کە جێگرەی پێشووی سکرتێری گشتی یەکێتی بوو هاوپەیمانی ئەندامی حزبەکانی دیکەشی لەگەڵدایە ئەوانەی لە سنووری سلەیمانی قسە و دەستڕۆیشتون لە دەی 2010 هاوپەیمانی کۆنگرەی دامەزراندنی بەست بەڵام پێشتر لە پەناوە جوڵەجوڵی هەبووە تەنها 3 مانگ دوای جاردانی خۆی فریاکەوت بەشدار بێت لە کەمپەین و هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دکتۆر بەرهەم لە کۆڕ و کۆبنەوەکاندا دەردەکەوێ بە حەماسەوە دەسڕاوە شوێنێ قسە بۆ خەڵک دەکا دەڵێ حەیفە ئەم دەسەڵاتەوە لە خەڵکەکە خەڵکیش بۆیان نووسیوە دکتۆر تۆ خۆشت تەمەنێکی درێژ بەشێک بووی لەو دەسەڵاتە هاوپەیمانی لە کارنامەیدا ئەم بەڵێنانە بەدەنگدەرانی دەدا بەشداربوونی کارای کورد لە بڕیاری سیاسی ئابووری و ئەمنی عێراقدا جێبەجێکردنی مادەی 140 کە ناوچە کوردستانیەکانە بنبڕکردنی دەستوەردانی حزب لە زانکۆکاندا دامەزراندنی سوپایەکی نیشتیمانی هاوکات نەهێشتنی هەژمونی حزب لەسەر هێزی پێشمەرگەی کوردستان هاوپەیمانی لە کەمپەینی هەڵبژاردندا دەڵێ بایەخ بە ڕۆڵ و توانای گەنج دەدەن دەرفەتیان بۆ دەڕەخسێنن سەرکردایەتی کۆمەلگا بکەن هاوپەیمانی هاوکات پێدا دەگرێت لەسەر نەهێشتنی جیاوازی ڕەگەزی بەرامبەر بە ژنان هاوکات بواری یەکسان بۆ کار و توانای ئافرەت دەڕەخسێنن گرتنەبەری سیاسەتێکی نیشتیمانی بۆ ڕووناکبیری دیموکراسی هەروەها فراوانکردنی ئازادی ڕاگەیاندن دوو خاڵی دیکەی کارنامەکەن هاوپەیمانی لەگەڵ هیزری توندڕەویدا نێوانی نییە بە گژیدا دەچێتەوە بۆ وەرزش و وەرزشوانان کار دەکا ئەوەی لەشی ناقۆڵا و بڵاو بێ دەتوانێت سوود لەم خاڵە ببینێت باشە ئەمە کارنامەی لیستی هاوپەیمانی بوو بەر لەوەی بچمە ناو وردەکاریەوە مەبەسمە بڵێم ئەم دیبەیتە لە ئۆفیسی سەرەکی کات گروپ لە سلەیمانی تۆمارەکرێت دکتۆر ڕێبوار کەریم مەحموود ژمارەی لیستەکەی 153 ئەو سەرۆکی لیستی هاوپەیمانیە لە سلەیمانی بێگومان کاندیدی ژمارە یەکە میوانی سەرەکیە یعنی بەشی شێری دەبێت لە قسەکردندا دەیەوێت ئەجێندای لیستەکەی خۆی ڕوون بکاتەوە هاوکات هەر لە بەشداران کاندیدی پارتی دیموکراتی کوردستان حاکم هەڵگورد محەممەد ئەو کاندیدی پارتیە ژمارەکەی چواردەیە لە لیستی 184 هەروەها دکتۆر چیا زەنگەنە کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەو ژمارەکەی 19ەیە لیستەکەشی 162 دکتۆر شوان جەمال لیست و ژمارەی نییە و شۆڤەکارێکی سیاسی هەڵسەنگاندن بۆ کارنامەی هاوپەیمانی دەکات دکتۆر ڕێبوار تکایە پێمان بڵێ زەرورەتی دروستبوونی هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری چییە؟ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزان و سڵاو بۆ ئەم بەڕێزانی لێرە ئامادەن بۆ بینەرانی بەڕێزیش ڕاستیە زەرورەتێکی گرنگ هاوپەیمانی هێنایەکایەوە کە بریتیە لە
پێویستی کۆتایی هێنان بەو دابەشکاری و بەو قۆرەخکاری و بەو سیاسەتە سەقامگیر و شکست خواردووی کە لە کوردستان هەبوو سیاسەتێک کە خەڵکی کوردستانی دابەش ئەکرد بەسەر تەوەجوهاتی ئایدۆلۆجی جیاوازە بەسەر بیرکردنەوەی دواکەوتوانەی خراپدا کە ئەمە بەرهەمەکەی بوو بەم جۆرە کوردستانی هێناوەتە قۆناقێکی خراپەوە لەمڕۆ ئێمە وەکو هاوپەیمانی باوەڕمان بەوە هەبوو کە ئەبێ شتێکی نوێ بکەین کە هەموو ئەو جیاوازیانە تێبپەڕێنێ ئێستا بارودۆخی خراپی خەڵک هەموو یەکسانە پەیوەندی بە ئایدۆلۆژیای جیاوازەوە نییە بە یەک ئاست ستەم لە خەڵک کراوە بە یەک ئاست ناڕەحەتی بۆ خەڵکی کوردستان دروست کراوە پەیوەندی بە ئاین و ئایدۆلۆژیا و بیرکردنەوەیکی جیاواز نییە پەیوەندی بە ناوچەیەکی دیاریکراویشەوە نییە خەڵک هەمووی لە معاناتێکی تەواو خراپایە لە نەهامەتێکی تەواو خراپەژی هێزێک ئەبێت دروست بێت کە کۆتایی بەم دابەشکاریە بێنێ لە بری دابەشکاری ئیش لەسەر کۆکردنەوە بکات هەر ئەوە شەوای لێکردین ئێمە ناوی بنین هاوپەیمانی چاکە خوازان و دڵسۆزان و پەرۆشانی چاکردنی ئەم کۆمەلگایە بین هەمومان پێکەوە ئەم کۆمەلگایە ببینە قۆناقێک کە شیاوی بەڕێوەبردنێکی نمونەی بێ لە هەمان کاتیشا یەک ناوچەی دیاریکرا و نەگرێتەوە بەڵکو کۆی هەموو ئەو خاکە و ئەم دانیشتوانی کە لە کوردستانە هەیە بە یەکسانی ستەمیان بەرکەوتەوە بە دادپەروەرانە ستەمیان بەرکردو ئەبێ بە دادپەروەرانە خزمەت بکرێن و نان و حەقی تەبیعی و سروشتی خۆیان بۆ بگەڕێتەوە. دکتۆر ڕێبوار سەرۆکی هاوپەیمانی دکتۆر بەرهەم لەکوێی ئەم مێژوەدایە کە ئێوە بە خراپ یا هەڵە لە بەڕێوەبردندا یانێ ناوی دەهێنن دکتۆریش لەو حیزبە دەرچووە کە 27 ساڵەیەکێکە بەشێکی سەرەکی لە حکومڕانی ئەم وڵاتە ئەدی لەو مێژوەدا ئەو لەکوێدا بووە بەڵێ لە ڕاستیە مێژووی ئێمە یەکێک لە شتەکان کە باوەڕمان پێێتی لە هاوپەیمانی ئەوەیە کە ئێمە بۆ سڕینەوەی کەس نهاتووین کاری کەسیش ناسڕینەوە بەڵام باش و خراپیش لە یەک جیاکەینەوە باشەکانمان قوبوڵە بەڵام خراپەکان جێی قوبوڵ نیەوە بێت چاک بکرێت پێشمان وایە بەم سیاسەت و بەم استراتیژی حکومڕانی ئێستا خراپەکان زیاتر ئەبن لە باشەکان بۆیە هاتوین ڕێگری بکەین لەو خراپانە دکتۆر بەرهەم ساڵحیش بە شایەتی هەمووان 2 ساڵی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو 2 ساڵ و شتێک زیاتری کە لە ئیداری سلێمانیە بووە ئەو فترە زێڕینەیە کە ئەتوانی شایەتی بۆ بدەیت لە سەرانسەری کوردستانە بۆیە ئەگەر سادەترین بەراورد بکەین نەک زۆر بچینە قوڵاییەوە ئەوەی لە سەردەمی ئەوە هاتووە طبعاً ئەبێت تاکید بکەمەوە لەسەرەوەی کە ئەو ئەرکی خۆی جێبەجێ کردووە طبعاً زۆر جوانە کە خەڵک ئەرکی خۆی جێبەجێ بکە ئەرکی خۆی جێبەجێ کردەوە پارەی خەڵکی گەڕاندەوە بۆ خەڵک لە سەردەمی ئەوە بەبێ جیاوازی خەڵک بە CV دا ئەمەزێنرا لەو پەڕی زاخۆ بۆ ئەو پەڕی گەرمیان لە سەردەمی ئەوە کۆمەڵە گەنجی زۆر زیاتر یاخود نزیکەی 5,000 گەنج چوونە دەرەوەی وڵات بۆ تەواوکردنی خوێندنی باڵای ماسەر و دکتۆرا بەڵام ئێستا هاتوونەتەوە لە ماڵەوە دانیشتون خەڵکێکی زۆر سولفەی عقار و سولفەی زەواج و خزمەتگوزاری پێگەیشت ئەمە لە پارەی داهاتی ئەم وڵاتە و لە حەق ئەوەی کە لە بەغداوە هات پێکەوە ئەدرا بە خەڵک بەڵام ئێستا ئەمانە نەک هەر نەماوە بەڵکو پێچەوانەکەی ڕوویداوە ئێمە ئەتوانین شایەتیەوە بین کە مێژووی دکتۆر بەرهەم جوانترین مێژووی حکومڕانی کوردیە لە 27 ساڵی ڕابردوو بێ هیچ بەڵام هەندێک دەڵێن دکتۆر بۆ نمونە ئەویش مەحکومە بەوەی کاتێک گۆڕان لە یەکێتی جیابوویەوە خەڵکێک بە ناوی نان بڕاوە دەنگیان لێ بەرز بۆەوە دەڵێن ئەوانە لە سەردەمێکدا نان بڕاو بوون کە دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکی کابینەی حکوومەتی کوردستان بووە دکتۆر بەرهەم بە نووسراوی فەرمی هەیە کە داوای گێڕانەوەی بەشێکی زۆری لەو نان بڕاوانە کردووە و کاریشی بۆ کردووە من حەزەکەم جەنابەت لەسەر ئەمە بەڕێزانی ئەو بزوتنەوەی گۆڕانیش بدوێنی و ئێمە بە دۆکیومنتیش هەمووی ئەدەین بەیەوە کە چۆن بەشی هەرە زۆریانی گەڕاندەوە ئەوەی کە نەگەڕێنرایەوە ئەوانە بوو کە لە نێو هەندێک لایەنەوە ڕێگریە کرا بۆی نەگەڕێنەوە سەر حکومەت بەڵام لە سەردەمی ئەو دانان بڕاو کرا لە سەردەمی ئەو دووش دەبێت یەک جیا بکەینەوە بۆ نمونە هێزی پێشمەرگە یەکێک لە گرفتە گەورەکانی دکتۆر بەرهەم لەگەڵ حکومڕانی ئەو کاتێک حیزبەکانی ئەو کاتێک دکتۆر بەرهەم سەرۆکی حکوومەت بوو لەسەر ئەوە بوو کە ئەبێ هێزی پێشمەرگە هێزێکی نیشتیمانی بێ و بەدەست حکوومەتەوە بێ لەسەر ئەوە بوو کە داهاتی وڵات بەدەست حکوومەتەوە بێ نەک بەدەست حیزب و گروپی جیاوازەوە بێ گرفتی دکتۆر بەرهەم لەسەر ئەوە بوو کە ئەبێ ئەوانە بگەڕێنەوە بەڵام ئەوانی تر نیان ئێش لە نێو حیزبەکانە بۆ نمونە
کاتێک پێشمەرگە مؤسسەیەک و دامەزراوەیەکی نیشتیمانی نەبێت نەکرد بۆچی ئەو کاتە دەستی لە کار نەکێشایەوە بۆچی دەنگی خۆی باز زوڵاڵی هەڵنەبرن. دکتۆر بەرهەم تا ئەم هەڵبژاردەی دوایش لە هەموو مەواقیفەکانە بەیاننامەی هەبووە چەندین جار لەگەڵ خوا خۆشبوو کاگنەوشیوە مستەفایە باسی ئەم بابەتی کردو و ینی جۆرێک لە ڕێوشێنی گرنگی داناوە بۆ چارەسەرکردنی ئەم بابەتە. بەڵام ئەگەر دکتۆر بەرهەم ئەو کاتە دەست لە کارکێشانەوەی بکردایە ئەبوو بە شانازیەک فقط بۆ شخصی خۆی، بەڵام جێهێشتنی خەڵک لەو دۆخە خراپەیە با بڵێن پێداگیری نەکردن لەسەر حکومڕانێکی باش ئەبووە شکستێک بۆ کۆی ئیدارەکە. هەر تۆ حەزەکەم دڵنیا بیرەوە کە بەشێکی هەرە زۆری بربەرەکانی هێزە سیاسیەکان لەگەڵ دکتۆر بەرهەمە بەهۆی ئەوە بوو کە یەکێک بوو لەو کەسانەی کە دەستی حیزبی لە ناو داهاتی وڵاتە دوور خستەوە. پێش ئەوەی دکتۆر بەرهەم بێ لە کابینەی پێنجە هەر حیزبێکی دەسەڵاتدار 35 میلیۆن دلاری وەرەگرت کە دکتۆر بەرهەم هات بۆی کردن بە 4 میلیۆن و ئەیشیانزانی دیتری لێ بڕن. پارەی دەیان کەناڵی ڕاگەیاندن و دەیان مؤسسەی بڕین. طبعا ئەمەیان پێ قبوڵ ناکرێ بۆیە کەوتنە دژایەتی و کەوتنە وەستانەوە بەڕوویدا. دڵنیا بە هەر ئەمانش بوو هۆکاریەوەی کە دکتۆر بەرهەم گۆڕانکاری تیا کرد. باشە بەڵام دکتۆر بەرهەم ئەگەر دوو جار وەلو حەق نییە سەحنەکە لەسەر دکتۆر بێ بە تایبەتی، بەڵام ئەگەر ئەو دوو جار یعنی پۆستی حکومی لە ناو پۆستی باڵای حکومی هەبوو بێ، بەڵام هەمیشە جێگری یەکەمی سکرتێری گشتی یەکێتی بووە لەو حیزبەدا بووە کە ئێستا ئەو لی بەگلەیە ئەوەی کردووە. ئەدی ئەو بەشێکی سەرەکی نەبووە لە سانعی بڕیاری یەکێتی کە حکوومەتیش یعنی یەکێتی و پارتی پێکەوە بەشان کرد. هەتا ئەو کاتەی خوا خۆش بوو جەنابی مام جەلال لە ژیاندا بوو، دکتۆر بەرهەم لە بڕیارە ڕاست و دروستەکانە ڕۆڵی ڕاستەقینەی خۆی بینیوە بەبێ هیچ گومانێک، هەموو کەس ئەو حەقیقەتە زانێ. بەڵام ئەوەی لە چەند ساڵی ڕابردووە دکتۆر بەرهەم قبوڵی نەکردووە، بریتیە بووە لە بەشداری ئەو لایەنە یان بەشێک لە حکومڕانی ئەو لایەنە لە نێو حکومڕانێکی شخصخواردی کوردستانە بەم مۆدێلە. دکتۆر بەرهەم ڕازی نەبووە لەسەر فرۆشتنی نەوت بەم تەریقەیە بەم ڕێگایەوە دیار نەبوونی داهاتی. ئەو قەیرانەی لەم ساڵانەی دوایی دروست بۆ و ئێستاش وجودی هەیە پێتوانیە دەرهاویشتەی دەرەنجامی ئەو هەڵانەیە ئەو کاتەیە بە دڵنیاییەوە نەخێر. ئەم قەیرانە دەرهاویشتەی ئەو گرێبەستە نەوتیە 40 ساڵیەیە کە حکومڕانی ئێستای کوردستان نەک وەکو حکوومەت وەکو گروپی دیاریکراو لەگەڵ حکومڕانی وڵاتێکی وەکو تورکیای کات کە کەس نازانێت گرێبەستەکانی چییە. ئەوە کێ بوو گرێبەستی نەوتی بردە پەرلەمان؟ دکتۆر بەرهەم ساڵح بوو. ئەوە کێ بوو بە پەرلەمانتارانی بانکەوتی وەرن بوو جە ببینن؟ ئادەی دوای ئەوە هیچی دیارە، دوای ئەوە هیچ کەسێکەکەمی کردووە. ئەوەی کە قەیران دروستەکە ئەوەیە کە ناوی شتێکی دروست کرد کە ناوینە ئابووری سربەخۆ، کە لە ڕاستیە ئابووری تاڵانکەر بوو، ئابووری وێرانکەر بوو، ئابووری ئەزمە و قەیران دروستکەر بوو. ئادەی چ کەسێک موچەکەی دوا ئەکەو لە سەردەمی حکومڕانی زۆر باش. آخر قەیران نەبوو، بوجێ لە عێراقەوە نەبڕا بوو. بەڵێ شەڕی داعش چیوە ئەکا کە بوجە لە عێراقا بەڵێ قوربان چیوە ئەکا کە بوجە لە عێراقا ببڕێ؟ ئەو سیاسەتە کامەیەکەوە ئەکا تۆ قەیرانت بەسەرا دروست بێت، تۆ حکومڕانی لە ئەستۆتە نێڵی قەیران دروست بێ. تۆ تا ئەو کاتێک کە لە حکوومەت دەرچویت پارەیەکی باشت بۆ خەڵکی کوردستان و بۆ حکومڕانی دوای خۆت بەجێهێشتووە، چویتەتە پەرلەمان بە ئیمزای 20 پەرلەمانتار 10 پەرلەمانتار تۆ ئەچیتە پەرلەمان، بەڵام 100 پەرلەمانتار داواکە سەرۆکی حکوومەتەکەی ئێستا ناچێتە پەرلەمان. ئەوە جیاوازیەکانی نێوان دکتۆر پێت وایە کە بە خێرایی بوجە بڕاوە بە تێگەیشتنی لیستی ئێوە خەتای حکوومەتی عێراق بووە یان کوردستان؟ خەتای ئەو استراتیجە بووە کە لە عێراقا پێڕەو کراوە لە لای هەردوو تەرەفەوە. ئێمە پێمان وانە یەکێک لەمانە فریشتەیە و ئەوی تریان شەیتان. پێمان وایە ئەمە کۆی سیاسەتەکەی لە قۆناغی داهاتووە، لە قۆناغی ڕابردووە سیاسەتێکی شخصواردوو بۆ لەو 30 ساڵی بە تایبەتی ڕابردوو. بەس ئیزنە بە یەک دوو خاڵیتر ڕوونکەمەوە. من کاتێککە حکومڕانێک دیاریەکەم بۆ خۆم وەکو هاوڵاتیەک ئەبێ ئەو حکومڕانە بەرپرسە لەوەی ڕێگری بکە قەیران دروست بێ. ئەبێ حکوومەتی کوردی سیاسەتێک پێڕۆ بکە کە لەگەڵ بەغایە پێکدادان دروست نەکە، لەگەڵ بەغایە دۆستایەتیەک بکە کە لەبەر نانی خەڵکەکەی، لەگەڵ بەغایە پێداگری بکە لەسەر مافەدە سووریەکان، نەک بڕۆین پێداگری بکەین لەسەرەوەی چەنە نەوت بفرۆشین لە کێوە بۆ کێوە دیار نەبێ، کەس نەزانێت داهاتەکەی چی بێ. ئەمە گرفتە گەورەی حکومڕانی، ئەمە قەیران دروستەکات. ئەگەر تۆ بڕۆی بۆ بەدەستێنانی مافەدە سووریەکانی خەڵکی کوردستان دڵنیا بە قەیران دروست نابێت. باشە دکتۆر ڕێبوار گەلێک سوپاس مەبەسمە بۆ هەڵسەنگاندنی قسەکانی ئێوە بەرنامەی کاری ئێوە. گوێ لە قسەی دکتۆر شوان جەمال بگرم. بەخێراتنی هەمووتانەکەم سوپاس بۆ ئەم میوانداریە. دکتۆر باسی بەرنامەی قاوەرە سیاسەکەی خۆیانی کرد.
پێشێکی من حەزەکەم لەوە دەست پێ بکەم ئەم قەیرانانی کە ئێستا ئێمە باسیەکەین یەکێک لە بانگەشەکانی کە کاتی خۆی بۆی کردووە جەنابی دکتۆر بەرهەم بووە. ئەگەر ئەو لایەنە سیاسانی کە هەستاون بۆی کە ئەم ڕۆژیان دروست کردووە ئەی لە کاتی خۆیان ئەم بانگەشە سیاسیە بۆ هەڵبژاردن بۆ چی کرا. لە بابەتیشکیا باسی شتێکی وتی دکتۆر بەرهەم توانیوێتی تواناسازی چەنەها مەجالیکەی باس کرد کە ئەمە هەمووی پارە سەرفکردن بووە. بەس لە کاتی حکومڕانی دکتۆر بەرهەم دکتۆر بەرهەم چی کردو بۆی کە پارە بۆ ئەم ناوچەیە پیاکە. دکتۆر بەرهەم یەکێک بۆ لەو کەسانی کە بەس پارەی سەرف کردووە. چەندین کێشە هەیە کە ئەمڕۆ لە ناو شەقامی کوردیایە هیچێک لاوانەی کێشەی موچەیە. ژمارەیەکی زیاد لە حەد لە خەڵک تەعین کراوە لە کاتی خۆیان ئەمانە هەمووی بەڕێی من بۆ وەلای حیزبی بووە. خەتەرترین شت لە دنیا ئەوەیە تۆ مۆزەف تەعینکەی بۆ ئەوەی وەلای بۆ حیزب هەبێت. ئەم سەرکردە سیاسی کوردیانە من لە جارە پێش ئەوە ئێمە بۆچی باسی شخصی دکتۆر بەرهەمەکەین لەبەروی لە ناو سیاسەتی کوردیا هێشتا هیچ حزبێکی سیاسی دروست نابێت لە ناخی میلەتەوە بێتە دەرێ. ئەم مۆدلە تازەی کە ئێستا باسیەکەین هەتاکو ئێستا ئێمە ئەمانە ئیش لەسەر کاریزما بکەین کاریزما دروستکەینەوە بەڵام مۆدلی کاریزما تەواو بوو بەسەر چوو دوای مردنی کاگنووشیروان و مام جەلال خوا عافیان کات کاریزما لەم ناوچەیە جاریشکە دروست نابێتەوە. لە بابەتێکی کەی بەرنامەکەیانە باسی میدیای نیشتیمانی ئەەکەن مەبەستان لە میدیای نیشتیمانی چیە کاک ڕێبوار زەحمە نەبێت. ئەگەر دکتۆر بەرهەم گەندەڵی قوبوڵ بووایە ڕازی ئەبوو بەو استراتیژی و سیاسەتی حکومڕانی کە هەیە لە کوردستانە. بەس گەندەڵی ساڵێک نییە هەیە ئاخر گەندەڵی زۆر دەمێک هەیە. باشە ئیسە چکەی بەسمەوە بە خاڵی دووەمەوە کە جەنابەت ئێرە. بەڵێ تۆ گرنگە کاتێکە لە حکومڕانیای بەشەکەی خۆت ئەوەی کە دەسەڵاتت هەیە ئەوەی کەتوانی وەکو حکومڕان لەو مودەیە نێڵی گەندەڵی ڕووبات. من پێ دەڵێم یەکەم جار بووە بوو جە بچێتە پەرلەمانەوە یەکەم جار بووە گرێبەسی نەوتی بچێتە پەرلەمانەوە نە پێش ئەو هەبوو نە دوای ئەو هەبوو. یعنی ئەمە ئەبێ ڕوون بێت ئادەی چ کاتێک چ ساڵێک دوای ئەو بودجەتان بینیوە بچێتە پەرلەمانەوە یەک ساڵ بزانم دوای ئەو ڕۆژ ئەویش بۆ هەموو کەم و کوڕیەوە کە دکتۆر بەرهەم بودجەی بردە پەرلەمان گڵۆپەکانی پەرلەمانیان لە پەرلەمانتاران کوژاندەوە لەزگەیانە لە پەرلەمان لە پەنجەرەکانی پەرلەمان. ئەوە دکتۆر بەرهەم بە ئیمزای چەند کەس ڕۆشتە پەرلەمان چ سەرۆک حکوومەتێک چۆتە پەرلەمان. ئاخر خۆ بە ئەمە سادەترین شتەکانە کە ئەبێت بە بەرچاوی خۆمان بیبینین. دوای ئەوە دکتۆر بەرهەم پارەی خەرج کردووە بەڵێ دکتۆر بەرهەم پارەی خەرج کردووە پارەی خەڵکی بۆ خەڵک خەرج کردووە داهاتی حکوومەتی بۆ خەڵک خەرج کردووە ئەی بەڵێ ئەبێ پارە بۆ خەڵک بێت ئەی نابێ پارەی ئەم وڵاتە بڕوە بۆ گروپی دیاری کراوە. ئێستا پارێکی زۆر لەم وڵاتە هەیە ئەم هەموو نەوتە ئەفرۆشرێت لە سەردەمانێکە بە شێوەیەکی خەیاڵی ئەفرۆشرا پارش ئەهات لە بەغداوە کوا داهاتەکەی حەڤە گومرکەیە لە کوردستانە شەشی یاساییە یانزەی نایاساییە هەیانە بە چەند نوقتەیەک تێپەڕیت کەس نازانێت پارەی لە کێ وەرەگرن. من تەنها گەر ئیزن بە یەک نمونە بژێڕمەوە سایق لۆریەک بۆی ژێڕامەوتی لە هەر خاڵێکە هاتم بڕێک پارەیان لێ سەندم لە دانەی ئەخیرا پێم نەمابوو هیچ پارێکم پێ نەمابوو کەسی بەرپرسەکە وتی پارەی لێبسەنن وتیان وتی پارەم پێ نییە وتی دەکە پارەی پێ نییە زلەیەکی لێبن با بڕات. حکومڕانی ئەوە ئەکرێت پارەی خەڵک ئەبێ بۆ خەڵک بێت ئەبێ بۆ خەڵک خەرج بکرێت بەڵام بە فەوزانە لە پرۆژەیە تۆ بە خەڵکی خەرجە تۆ دکتۆر مەبەست دوای ئەوە شتێکی تریش بڵێم ئەم پارەیە کە خەرجەکرێت دوایی دێتەوە لە ڕێی سولفەوە کە ئەیدەی بە خەڵک بە قەرزیێتەوە بۆ ناو داهاتی بەڵێ تەبعاً دوایەوە چەندێکی وەرگا تا قەیران دەسی پێکرد حکوومەت یاریان ڕایگرتووە لە بەروی پارە لە گیرفانی خەڵکانیە تا خەڵک باشەکەباتەوە. دکتۆر کاکشوان قسەی ئەوە تەواو بەڵێ فەرموو هیچتان نیەتەوە زۆر باشە گەلێک سپاس مەبەستمە بزانم حاکم هەڵگورد محەممەد کاندیدی پارتی ژمارە 14 لە لیستی 184 قسەی تۆ یا پرسی ئێوە چییە بۆ سەرۆکی لیستی هاوپەیمانی. سپاس بۆ هەمولایە بۆ بەخێراتنی ئامادەبووانەکەم و لە ڕاستیە هەموو هاوپەیمانێک یا بزوتنەوەی یان پارتێکی سیاسی کە کەوێتە کاری هەڵبژاردنەوە بەرنامە و کاری جدی خۆی هەیە و پێویستە پراکتیزەی بکە و ببێتە ئەو کارکتەرەی کە بتوانێت خێر و بەرەکەت بۆ میلەت دەستەبەر بکە. ئەوەی من دیقەتمما لە بەرنامەی کاری لیستی هاوپەیمانی بەڕاستیەکەی شتێک نەبوو کە جێگەی سەرنجی من بێ هەموو بابەتە تەقلیدیەکانی جارانن و پێم وایە لیستەکەی ژان بەداخەوە دیسانەوە تەقلیدی ئەو بزوتنەوەی پێشووترەکە لە ناو کاری سیاسی هەرێمی کوردستانە هەبوو لە ئێسا ئەوە جێی پرسیارە لای من ئایا چاکسازی بەکێ ئەکرێ
بە خەڵکی نەزی هەکرێ یان بە کۆمەڵە شخصی تر کە پێشتر لە ئۆرگانەکانی ئەحزابی سیاسیا بوون لە حکوومەتا بوون خاوەن بڕیار و دەسەڵات بوون و کاریان کردووە. بەسیترین نمونە من ئەوەی جێی سەرنجمە لە کارنامەکەیە باسی شکۆی هاوڵاتی ئەکرێ بەڕاستیەکەی. بیرمە لە حەڤەی شوباتە کاتێک جەماوە ڕژابوونە سەرجاتە ڕئیستی لیستی هاوپەیمانی ئەو کاتە دەسەڵاتی ڕئیسی وزەرای بەدەستەوە بوو. هەر لە سەردەمی ئەوە دەنگی ناڕازی خەڵک کەپ کرایەوە و زۆر بە کورتی و پوختی بە تێڵاکەوتنە سەر جادە و لە بەردەرکی سەرا خەڵکیان پێچایە و بردیان. لەو کاتا جەنابی کاک دکتۆر بەرهەم بۆ هیچ هەڵوێستێکی نەبوو. ئایا ئەمە بەبێ ڕێنمایی و تعلیماتی ئەو بەڕێوە چوو لەبەرەوە ئەم بابەتانە بەڕاستیەکەی خۆشترە زۆر واقع بینتر بنتیایە و خەڵکیش چاوی کراوەیە بزانێ ئایا چۆن تەعامل لەگەڵ ئەم کۆمەڵە دروشمە ئەکا. ئەوەی گرنگترە بەلامەوە لەناو ئەو کارنامە استراتیژی نەتەوەی باز نەکراوە. بەداخەوە لیستەکە کارنامەکەیان زیاتر ئەڵەی بۆ کاری پەرلەمانی کوردستان نووسراوەک بۆ ئەوەی پەرلەمانی عێراق بێ. ئێمە بیرمانە چه قزێکی نەتەوایەتیمانەیە هەمومان لە کەشتێکین ئەگەر ئەحتاسێک بقەومێ بەڕاستیەکەی ئێمە هەمومان پێکەوە تیاعاچین. زیاتر ئەمە ڕووکەمە بەڕێزیان ئایا بەرنمەیان چی استراتیژی نەتەوەی سەبارەت بە ئایندەی کوردستان بمانی و نەمانوێ ئەمە بێ دەوڵەت دروستکەین هەر منفەزێکی تر هەبێ بەڕاستیەکەی خوازیارین ئەو ڕووبارە خوێن و قوربانی کە ڕژێنراوە ئێمە بتوانین حقوقی نەتەوەی وەربگرین. وەفامان بۆ خوێنی شەهیدان هەبێ بۆ ئەنفال بۆ جینۆسایت هەبێ بەڕاستیەکەی بۆ باز نەکراوە. لەکوێ باستان کردووە پێمان بڵێن. ئەگەر ئێوە خۆتان جا ئەکەنەوە تەنها کایی ناوخۆ و چاکسازی لە ناوخۆ ئەگەرن وەکو کۆنکلێتی باسیەکەن ئەی باشە هاوپەیمانێک چۆن نابێت استراتیژی نەتەوەی هەبێ و چۆن ئەبێ ئێمالی بکات. ئەگەر تۆ پشتە بازار یان شتە هەر ماڵی شخصێکەوە لەم کوردستانە بەڕاستیەکەی مەطلەبە و گرنگە لەلایەوە کە کورد ئەبێ بە مافی ڕەوای نەتەوەی خۆی بگا و بتوانێت ئەو حقوقە قەومەی کە هەم میساقی ئومەمی متحیدە هەم بەڵگەنامە ڕۆشنبیر و ئابیر و سیاسیەکانی ساڵی 1960 جەختی لەسەرکاتەوە بۆ ئەوەی هەموو نەتەوەیەک بە مافە ببێ بە دەوڵەت حەقی تەقریری مەسیری خۆی وەربگرێ. ئایا بۆ باز نەکراوە بەڕاستی جێی داخە من ئەمە زۆر باش. حاکم هەڵگورد گەلێک سوپاس بۆ وەڵامی دکتۆر ڕێبوار لە لیستی هاوپەیمانی. هەندێک دەبێ بۆسی ناوبڕێک وەرەگرین و دکتۆر دواتر قسەی خۆت بکە. ئەم دیبەیتە لە شاری سلێمانیە تایبەتە بەو کێبەرکێ گەرمەی لە نێوان پارتەکانی بەشدار لە هەڵبژاردن و بانگەشەی پێش هەڵبژاردندا بەشدارن بۆ پەرلەمانی عێراق. حاکم هەڵگورد کاندیدی پارتی بەر لەوەی بچینە ناوبڕ یعنی بە پێ قسەکانی ئێوە هیچ خاڵێکی هاوبەش لە نێوان لیستی هاوپەیمانی و حیزبەکانی دیکە نییە؟ من لە بەڕێزیانە پرسم ئایا چ خاڵێکی هاوبەشتان لەگەڵ حیزبەکانی تری کوردستانیە هەیە بۆ نمونە پارتی دموکراتی کوردستان؟ دکتۆر ڕێبوار فەرموون. بەڵێ لە ڕاستیە پێشەوە گە ئیزن بفەرمووی هەندێک قسە کاکشوان هەبوو لەسەر مەسەلەی کاریزما زەنی یعنی ئیشی ئێمە بە تەنها بە کاریزما بەڕێوە ناڕوا من متفقم لەگەڵ جەناب ئیشی ئەم وڵاتە بێ بە پرۆژە چاکیکەی ئێمە هەتا بەیانی ڕخنە بگرین هەموو قسە خەڵک وەشیارە هەمووی ئەزانێ خەلە لە سەرێکیەکانێکوێ بەڵام بوونی پرۆژە خاڵێکی زۆر گرنگە بۆیە من متفقم لەگەڵ جەنابەت کە ئەبێ بە پرۆژە ئێمە ئەم کارە بکەین بەڵام قیادەی ئەوێ ئەم پرۆژەیە سەرکردایەتێکی ئەوەیە کە بە ئاراستێکی باشیا ببات ئێمە ئیشەکەمان تەنها لەسەر ئەوەیە سەبارەت بە مەسەلەی میدیای نیشتیمانی میدیا لە ڕوانگەی ئەمەوە ئەو میدیایە کە خزمەت بە پرسە ڕاستەقینەکانی خەڵکەکە ڕێگە ناگرێت لە شاردنەوەی ینی ڕێگە ناگرێت لە شەفافیت ڕێگە ناگرێت لە شاردنەوەی داهاتی وڵات ڕێگە ناگرێت لەوەی کە خەڵک بە ئازادانە قسە بکە ئەمە مهمە بەنسبەت ئێمە میدیای نیشتیمانی لە تێگەیشتنی ئەمەیە ئەو میدیایە کە دوجار لە خزمەتی خەڵکا بەکارهێنێ سەبارەت بە ئەوەی کە بەڕێز کاک هەڵگورد باسی کرد طبعاً ئێمە یەکەم
تەقلیدی کەس ناکەینەوە چکە جارێکی ترێڵێم ئێمە لە بنەمایەکی ئایدۆلۆژی دیاریکرا و بۆ ناوچەیەکی دیاریکرا و دروست نەبووین ئیشی ئێمە لە سەرانسەری کوردستانە حەزەکەم ئەوە جەنابەت زۆر بە وردی تێبگەی لای ئێمە ئایدۆلۆژیان نییە ئێمە لەسەر پرۆژەیە کۆبووینەتەوە ئەو پەڕیچە بۆ ئەو پەڕی ڕاست ئەو پەڕی ئیسلامی بۆ ئەو پەڕی ئەلمانی هەمووی لە چوارچێوەی هێزێکی مەدەنیە بە خەباتێکی مەدەنیانە ئەمانەوێت ئەم وڵاتە ڕزگارکەین و حەزی شەکەین ئاواتیشمانەوەی کە ئەم بەرەیە فراوان بێ باس دەوا ئەکەی کە جەنابەت کە لە مەسەلەی حەوەی شوباتە ڕزگارکردن لە چی؟ ڕزگارکردن لەم دۆخ و لەم نەهامەتیە گەورەی کە لەم وڵاتە هەیە لەم بەتاڵانبردنەی سەرۆت و سامانی خەڵک کە لەم وڵاتە هەیە دوجار مەسەلەن بەڕێزت باسیەوەکە کە لە تەقەکەرانی حەوەی شوبات من حەزەکەم جەنابەت دڵنیاشم مەزانی و خەڵکی کوردستانی ژەزانێت کێ تەقەی کرد لە لەقی چواری پارتیەوە تەقە لە خەڵکی وڵات تەقەم نەکرد ئوستاز باسی ئەوم کە کبکردنەوەی ناڕەزایەتی شوبات بەڵێ لە پێچانەوەی هەموو ئەو خێمانی جەنابی دکتۆر بەرهەم سەرۆکی حکوومەت بوو ئایا سەرۆکی حکوومەت نابێ ئاگای لە خوارەوە نییە کە خەیمەکانی بەردەم بەردەرکی سەرای پێچایەوە بابەتەکە حەز ناکەم ڕۆچمە ناوی بەڵام لە سەردەمی دەسەڵاتی ئەوە نقطەیە لەسەری بەڕاستی من حەزەکەم دڵنیا بیت کە فەرمانی گرتنی تەقەکارەکان دەرچووە شاردیانەوە تەقەکەرەکان ڕەوانەی تورکیایان کردن ڕەوانەی وڵاتانی تریان کردن دواتری شێنانیانەوە پۆستی گەورەیان پێیان ئەی با ئەم حکومڕانی ئێستا تەقەکەرەکانی تەسلیم بکردایە با حیزبانە تەقەکەرەکانی تەسلیم کردایە ئەگە فەرمانی دەستگیرکردنیان نییە ئەگە فەرمانی ئەوانەی کە خەڵکیان داپڵسان نییە ئەوەی من پێم خۆشە جەنابێت چۆن باسیەوەکەی ئەوە باسیەوە بکەی کە 2 هەفتە لەمەوە پێش مامۆستا بەرشەقە درێ لە هەولێرە ئەبێ ئەی باشە ئەوە بۆ ناکەن خۆ ئێستا مە حکومڕانی ئێستای و دکتۆر بەرهەمی دیانە بڕۆن ئەو شەغۆشێنانە دەستگیر ببوورە ئەو بابەتە لە دوور لە نزیک پەیوەندی و پارتی دیموکراتی کوردستانەوە نییە ئەشێک لەنا هەموو ئەحزابێکی سیاسیە کە تۆ حیزب بووی بەڕاستیەکەی لە ڕووی شەرعیەوە ئەو تەصنیفەیان کۆمەڵاتیەوە کە ئەکرێ هەم حرمەتم هەیە احتیمالە کەسێکی خراپ ڕووی تێ بکە یان تیاابێ بەڵام ئەمە بەڕاستیەکی تەمین ناکرێت بۆ سیاسەتی پارتی دیموکراتی ئەو پەڕی تەقدیر هەیە شەغۆشێن نییە بەڕاستیەکەی ئەبێ بڵێن ئەوەی کە ڕوویدا لە حەوەی شوباتە ڕئیسی وزەرا بەڕێز دکتۆر بەرهەم بوو حەقوایە وەڵامی هەبێ بۆ ئەو منیش داواکەم ڕئیسی وزەرا دڵنیا دەکەم کە فەرمانی گرتنی هەمویان دەرچوو حزبێکی دیاریکرا و تەسلیمی ناکرد حەزەکەم یەک شتیش بڵێم ئەیکەم بە پێش ئەخیر ئێستا ئەوە تا لە هەولێر شەقەوە شێنرێ لە مامۆستا با بڕۆن ئەوانە دەستگیر بکە هەر حکوومەتەکەی ئێستا با بڕە دەستگیرکە من باسی حزب ناکەم با حکوومەتەکە بڕە دەستگیری بکە یعنی خۆوە شتێکی وازیحە سەبارەت بە استراتیژی نەتەوەی بەڕای ئێمە یەک ریزی استراتیژی نەتەوەی هێنێتە کایەوە بەڵام یەک ریزی لەسەر چ بنەمایەک لەسەر بنەمای خزمەتکردنی خەڵک لەسەر بنەمای وەرگرتنەوەی مافی خەڵک نەک لەسەر بنەمای ئەوەی چۆن نەوت بفرۆشین بۆ خۆمان نەک لەسەر بنەمای ئەوەی چۆن داهاتەکە دابشکەین لە بینی خۆمانە ئێمە باوەڕمان بە یەکریزیە لەسەر بنەمایە کە چاکسازی بێ کە بەڕێوەبردنێکی ڕاستەقینە بێت کە گۆڕینی فۆرمی حکومڕانی ئێستای کوردستانی تیابێ و پێشمان وایە کە ئەم چۆن دەتوانن یەکریزی زامن بکەن لە کاتێکدا لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر عێراق هێرشی کرد 8 شعبی هێنایە سەر کەرکووک بەڵام شاندی ئێوە نەوەستان چوون لەگەڵ بەغدا قسەتان بەڵێ چوین لەگەڵ بەغدا ئەمە یەکریزیە لەگەڵ حیزبەکانی خۆت کە گرفتاری هێرشی عێراقن لە پەناو یانە لە ڕێگەیەکی ترەوە بچیتە بەغدا ئێمە چوین لە بەغدا قسەمان کرد لەگەڵ دوو هێزی ترا لەگەڵ بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی بە بەغدامان ئێمە نوێنەری خەڵکین چوار شت ئەبێ بکەیت یەک ناوچەکانی دووسقورمات و کەرکووک ئەبێ ئاسایی بکرێتەوە دۆخەکەی ئاوارە بگەڕێتەوە جێی خۆی بۆ چەند کەسێکی زۆریش گەڕاونەتەوە نزیکی 4000 خێزان گەڕاوەتەوە بەس بۆ دووسقورمات و دوو موچە و بودجەی خەڵک پەیوەندی بە ململانەی سیاسی دوو بە تەرەفەوە نییە ئەمە شتێکە پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە سێ کیانی دەستوری هەرێمی کوردستان ئەبێ پارێزرا و ڕێزلێگریا و بێ بەپێی دەستوری عێراقی نابێ هێرش بکرێت چوار دانووسان لە بینی حکوومەت و حکوومەت هاکرێ بەس ئەوڵم یعنی هەر بە ویژدان ئەمە استراتیژی ڕاستەقینەی نەتەوەی نیە تۆ دیفاع لە کیانی دەستوری هەرێمی بەڵام ڤیدیۆیەک بڵاو بوویەوە نووری مالیکی دەڵێ دکتۆر بەرهەم بە ئێمە گوتووە مەگەر هێز بنێرن بۆ ئەو ناوچان بەڕێزم ئەوە دکتۆر نووری مالیکی باسی ساڵی 2010 و باسی ئەو کاتە ئەکا کە لە خانەقین و هەندێک بابەت هەندێک ناوچە گرژی هەبوو و دکتۆر بەرهەم با بڵێن بەیاننامەی فەرمی وەڵامی دایەوە و پەیوەندیشی لەگەڵ نووری مالیکی کرد و ئەو ڕوونی کردەوە کە من بە تایبەت مەبەستم شخصی تۆ نەبووە مەبەستم شخصی لایەنەکەت بووە بەڵام بە هیچ شێوەیەک دکتۆر بەرهەم ئەو جۆرە داواکاریان لەگەڵ ناکە بەڵام بەغدا چووە ژێرباری ئەو داواکارانە جێبەجێ کردن لەسەر قسەی ئێوە موچەیدا ئێمە لەسەرمانە دەنگی خەڵک بگێرین ئێمە حکومڕان نین
ئەگەر ئێمە حکومڕان بین بەغدا بێ بیدات داهاتی کوردستانە بێ دیار بێت ئێمە حکومڕان ئێمە دەنگی خەڵکی بەڵام تەلەڤیزیۆنێک ڕۆژنامەیەک ینی دەنگی خەڵک لە وەسایلی ترەوە دەتوانێت بگا ئاخر تەلەڤیزیۆن جیایە ڕۆژنامە جیایە میدیاش ئەرکی خۆی هەیە و ڕێزدێگیراوە بەڵام نوێنەرایەتی خەڵک بڵێ گوشارەکەمان ئەوە بوو کە ئەبێ ئێمە سیاسەتێکی تازە پەیڕۆ بکەین لە عێراقا و ئەبێ نان و موچەی خەڵک نەبەسرێتەوە من حەزەکەم شتێک بڵم کەمە یەکەم جارە ڕەنگە لێرە باسی هەردوای ئێمە ئەبا بە خزمەتت بکەم هەردوای ئێمە وەفد ڕۆشتۆتە بەغدا لەم هێزە دەسەڵاتدارانە و دوێتی ئەگەر تۆ موچەی وەزارەتی پەروەردە و تەندروستی بنێریت وەزارەتەکانی ترمان لێ هارەکەیت با بڕۆن وەڵامی ئەوانە وەربگرن با بڕۆن وەڵامەکانی ئەوان وەرگنەوە وەفدی حکومڕانی کوردی ڕۆشتۆتە بەغدا ئەمە قسەکەی بووە ئەمە تەڵەبەکەی بووە لە حەیدەر عەبادی لە عێراقا و ئەمە بە بەڵگەشەوە ماوەیەکی تر زۆر باشە دکتۆر چیا زەنگەنە دەبێت کات بە دکتۆر چیا زەنگەنە هاوبەشتان لەگەڵ پارتی هەیە ببوورە پێویستم بۆ وەڵامەیە بەڕاستیەکەی ئەگەر وەڵامەکە چییە؟ ئایا نقطەی هاوبەشتان لەگەڵ پارتی هەیە لەگەڵ ئەحزابی سیاسی تر هەیە لە ڕووی استراتیژی نەتەوەییەوە ئێمە باوەڕمان بە کۆکردنەوەیە باوەڕمان بە کۆبوونەوەی چاکە خوازانە باوەڕمان بە کۆبوونەوەی دڵسۆزانی ئەم وڵاتەیە لە هەر کوێ دڵسۆزێکە بێ لە هەر کوێ خەڵک ئامادە بێت لەسەر استراتیژێکی جیاواز دەوێت ڕابردووە بووە ئێمە لەسەر استراتیژێتێک لەگەڵ دکتۆر چیا زەنگەنە لەسەر ئەوانەی ئێوە کاندیدی ژمارە 19 لیستی 162 یەکێتین لە سلێمانی لەسەر ئەوەی دکتۆر ڕێبوار دەڵێ لەسەر کارنامەکە چ سەرنجێکتەیە لەسەر ئەوەی هەفتەی شوباتی ئێوە سەرۆکی ئەو لیژنەیە بوون مەبەستمە بزانم ئەوەی دکتۆر دەڵێ یعنی تەقەکەرەکان شادراونەتەوە یا شتەکە دیزە بە دەرخۆ نەکراوە لەسەر ئەوە پێمان بڵێ بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ ئەم دیبیتە سپاس بۆ ئامادەبوونی ئەم میوانە بەڕێزانە سپاس بۆ کەناڵی ڕوودا و من پێم وایە ئەمە وەرەقەیەکی عەمەلە جەدوەلێکە لۆکاڵیە بۆ حیزبێک دانراوە تەنها دروشمێکی هەڵبژاردنە لەوە زیاتر ناترازێ هیچ کارێکی جدی لەسەر نەکراوە چونکە لەبەرەوەی من نامەوێت ئیتیهامی کەس بکەم یاخود هیچ کەسایەتیەکی سیاسی لە هەرێمی کورسان بکەم هەمومان پێکەوە جوانین هەمومان کار بۆ یەک ئامانجەکەین پاراستنی کورسان و بەدەستهێنانی مافە دەستوریەکانی خۆمان ئەوەی کە کراوە کەس کەمی نەکردووە کەسیش دوان نەکەوتووە کاری زۆر کراوە کەسێک کە لە مەهامی خۆیان بێ کە ممارەسەی دەسەڵات بکە بێگومان تووشی هەڵەی ئیداری و هەڵەی سیاسی شەبێت ئەگەر لە ماڵی خۆتا دانیشی کەس ڕخت لێ ناگرێ دکتۆر بەرهەم ڕێز و حورمەتم بۆی هەیە لە ژێر جامانەکەی جەنابی ئیمام جەلالە فێری ئەجندای سیاسی بووە ئێستاش سەرۆکی لیستێکە یەکێتی نیشتیمانی کوردستان سەنگی پاراستنی هاوکێشەی سیاسیە لە کوردستان و لە عێراق و لە ڕۆژهەڵاتی ناوڕاست زۆرترین پۆستی سیادی و حکومی و سیاسی لە ناوێکێتی نیشتیمانی کوردستان و لە ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستان و لە عێراقیشە پشکی شێر بەرجەنابیان کەوتووە کە ئەوەی لە ئەسنایی مەهامی خۆیانە نەیانتوانیوە جێبەجێ بکەن من دڵنیام کە ناتوانن لە ئایندەشە جێبەجێ بکەن سەبارەت بە خاڵی کە ئاماژت پێکرد وەکو داپلۆسین و کاک حاکم فەرهادیش ئاماژەی پێکرد هەڵگورت عەفوو حکوومەت لە هەموو نەخشەیەکی سیاسیە جەنابی شت شارەزای کە مەهامی ئیداری هەیە یەکێک لە مەهامە ئیداریەکان کە بەپێی دەستور و بەپێی یاسا کارپێکراوەکانە پاراستنی ئەمن و ئاسایشی ناوچەکانە کاری بشێوی و کاری تێکدەر و کاری پۆپۆلیستی و کاری فۆزەوی کە هەچ لایەنێکی سیاسی یاخود هەر پارتێکی سیاسی ئەنجامی بات ئەمە دەچێتە ژێر چمکی یاسایی سزاوە پەلاماردانی ماڵ و مورشی خەڵکی پەلاماردانی دام و دەستگای حکومی سوتاندنی بینای حکومی ئەمانە مانای ئازادی نین ئازادی ڕادەربڕین کە لە دەستوردا هاتووە ئازادی تەفکیر ئازادی دانیشتن ئازادی کارکردن ئازادی ئاین ئەمانە ماکی دەستورین کە پارێزراون بە پێی دەستور بەڵێ ئێمە وەکو کەیانێکی سیاسی لە هەرێمی کورسانە تا ئێستا خاوەنی دەستوری خۆمان نین بەڵام پاڵپشتن بەو دەستوری کە لە 2050 زۆرینەی گەلانی عێراق دەنگیاندایە و بنەما دەستوریەکان و بنەما دیموکراتی خوازەکان و دیموکراسیەکانی هەرێمی کوردستان کە ئێمە لە ئەزمموی 26 ساڵی
هەرێمی کوردستان کارمان بۆ کردووە ئەبێ دووشت لێک جیا بکەینەوە جەریمە تاوان لەگەڵ سزاکەیە یاخود تێکدان و فەوزا و سەڕینەوەی ئەزمموی هەرێمی کوردستان حرمەتم بۆ بیر و بۆ چوونەکانتان هەیە کە لە لیستی کارەکانتانە هاتووە هیچ باس لە بوونی کوردستان لە عێراقێک و لە ناوچەکەیان ناکە ئەگەر بێت و بەم ئاراستەیە هاوپەیمانی کار بکات کۆکردنەوەی کۆمەڵێ دەگی ناڕازیە کە خۆیان بەشێ بوون لە ناو هەموو پارتە سیاسیەکانی ترا و بەشێکن لە گەندەڵی گەر هەش بوو بێ و وهەشە من پرسیارێکن لێکم لە سەردەمی دکتۆر بەرهەمە کام پەرلەمانتار درا بە دادگا کام وەزیرتان یا بە دادگا کام محافظتان یان بە دادگا چ دۆسیەکتان یەکلا کردەوە خۆ دەسەڵات جەنابیان جێگیری سەرۆکی حکوومەت بوون سەرۆکی حکوومەت بوون جێگیری سەرۆکی حکوومەتی عێراق بوون سکرتێری دووەمی یەکێتی نیشتمانی کوردستان بوون کەواتە دکتۆر بەرهەم ئەو ئەسا سحرەکەی موسای بەدەستەوە نییە ئێستا بتوانێت گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوڕاست و لە عێراق و ناوچەکەدا بکە نەمەسیحی عائیدە و نەبوو زای منتەزەرە مەهدی منتەزەرە ئەبێ زۆر حەقیقەت لەوە تێبگەین کە ئێمە ئەبێ لە فەلسەفەی حکمڕانی تێبگەین ئێمە هەمومان پێکەوە جوانین دەردی جەنابەت ئاماژەت پێکرد لە چەپۆ بۆ ڕاست لە ڕاستەوە بۆ چەپ بەو پەڕی ئەفکاری عیلمانی و زۆر باش ئایدۆلۆژیەوە ڕێز و حورمەتم بۆ سەرچەم ئایدیا سیاسیەکان هەیە بیر و باوەڕە سیاسیەکان هەیە تەواوکەری یەکتری بین لە قۆناغێکی زۆر زۆر هەستیاراین ئێمە بەرەو عێراقێکی نوێ ئەڕۆین کە عێراقێک تایدا سەرجەم ئاماژە نێو دەوڵەتیەکان پێمان دەڵێن لە عێراقا بژین عێراقێکی یەکگرت و لەژێر ئەجندای دکتۆر چیا کاتێ دەڵێ کارنامەکە لەوە کاڵیە مانای ئەوەیە خەڵکی ناوچەی سلێمانی بە ئامانجەگرێت بۆ دەنگدان استراتیجێتی تیانە پارتی سیاسی بەبێ استراتیجێت ئامانجەکانی ڕوونیە لۆکاڵی لە ناو حیزبەکەیە لۆکاڵی بۆ ناوچەیەک لۆکاڵی لە ناو جوغرافیایەکی سیاسیە گەلێک سپاس سەرۆکی لیستی هاوپەیمانی قسەی ئێوە بۆ بەڵێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێز جەنابی کاکتۆر لە ڕاستیە وڵاتەکە وا وێران کراوە بەڵێ وەرەقەی ئەمەل و استراتیژ و پلانی ئەوێت بەڵێ بە تەنها وەرەقەشی ناوێت کردداری ئەوێت من حەزەکەم پێت بڵێم کاتی ئەوە نییە بەگشتی تەماشا بە تەنها بەگشتی تەماشای بارودۆخەکە بکەی ئێمە پێویستمان بەوەیە پلان بۆ دادین بەسەرەن ئێمە لەسەر پاشەکەوتی موچە پلانمان هەیە کە لە تا 6 مانگ پاشەکەوتی موچە ناهێڵیت با خەڵکیش دەنگمان پێ با بزانێ واکەی نیاننا لەسەر مەسەلەی گێڕانەوەی ئەو پاشەکەوتە لە ماوەی 4 ساڵی داهاتوە بۆی کەس نەڵێ بۆ حملەیەکی دوای ئەوەیان هەڵگرتووە لە ماوەی 4 ساڵی داهاتوە هەموو ئەو پاشەکەوتکەوانش گەڕینەوە بۆ خەڵک ئەری ئەمە کردارەیان کردار نییە ئەمە شتی عملیان عملی نییە دکتۆر ئەم هەڵبژاردنەوە هی عێراقە نەک هی کوردستان هی عێراقا ئێستا بەهۆی ئەو سیاسەتە خراپەی ئابووری لە بینی دەیان کەوانەیە سەر بەخۆ ئێستا پارە ڕۆشتوەتەوە بەغداد داهاتی وڵات ڕۆشتوەتەوە بەغداد و بەغداد وا پێچێت کە زیاتر لە سگەڵ هەرێمی کوردستانە دەستی تون بکات ئەبێ سیاسەتێکی وا پەیڕۆ بکرێ کیانەکی خۆشت بپارێزی حەقەکەی خۆشت لە بەغداوەتە وەختی تۆ ڕەخنت لە ئابووری سەر بەخۆیە پێت خۆشە ئابووری ئەم وڵاتە لە دەست بەغدا و حکوومەتی عێراق پێم خۆشە ئابووری ئەم وڵاتە داهاتەکەی دیار بێت ئابووری سربەخۆ بەس ناوە داهاتی ئەم ئابووری سربەخۆیە دیار نییە ئەبێ دیار بێت دوایەوە لەسەر قسەکانی بەڕێز کاک دکتۆرچیا بە کورتی بەڵێ ئێمە هێزێکین دژی توندوتیژین دژی هەموو جۆرە کارێکی توندڕەوین من پێم وایە ئێوە زانن کە بەڵێ بە جەنابتم ئاماژەم بۆ کرتم لە سەردەمی جەنابیانە کە ئەم هەموو پۆستە ئیداری و حکومی و حیزبی و سیاسیان بەدەستەوە بوو چەند پەرلەمانتار بوو چەند بەرپرس و چەند وەزیر و چەند وەکیل وەزیر و چەند مدیر عام و چەند پارێزگار و سەرۆکی وحدەی ئیداری و کار بە دەستی ئەم وڵاتەتان پەلەکێشی دادگاکان کرد بۆ چاکسازیەکانتان لەو سەردەمەیانە کرد کە سەرجەم ئیمکانیات و مقاوماتی یەکێتی نیشتمانی کوردستان و حکوومەت لە ژێر دەستانە بوو باشە بۆ ئەوەتان نەکرد خۆ با من شتێوە جەناب بڵێم با دەنگدەر بە کەلیماتی نەرجسی ئەفۆم کە با ئێمە کۆپی ینی حەزەکەم ئێوە نەبن بە کۆپی بیسی یاخود نسخەی کۆپیکراوی کۆمەڵی حیزب کە هاتوونەتە فەزای سیاسیەوە من وەکو چیازەنگەنە کادری پێشکەوتوویەتی نیشتمانی کوردستان پێشوازی لە هەموو حیزبێکی سیاسی یەکەم کە خەمخۆری کوردستان بێ
بە بیرروڕایەکی زۆر فراوانیشەوە بەڵام هەڵەکانی یاخود دکتۆرمانەوەی ئەمان خەمخۆری کوردستان نین من باوەڕ ناکەم لە چوارچێوەی دروستبوونی چونکە من کاک دکتۆر بەرهەم بەڕێزێکی زۆر گەورە وەکو خودی شخصی خۆی جێگری دووەمی حیزبەکەی من بووە لە قۆناکێکە حیزبەکەی منی بەجێهێشت و یەکێتی نیشتیمانی کوردستانی بەجێهێشت و پشتی لە حیزبەکە و کادیرەکان و کۆمەڵێک زۆر گەنج و لاوی ئەم حیزبەی کرد کە بە سەرکردەی نمونەیان وەسف دەکرد لە ژێر ئەجندایی لە مقاوماتی یەکێتیەوە کاری بۆ دروستکردنی حیزبێکی ترە کرد ئەگەر ئەو ئەجندایی ئێستا کە کاری بۆ ئەکاو کردوێتی بە دروشم و بانگەشەی ئەعلامی بۆ خۆی لە ناوێکێتی نیشتمانی کوردستانە بیکردایە زۆر جوانتر زۆر باشە ئەفونکە عەرە بەڵێ فاقد الشيء لا يعطيه تۆ لە ناو حیزبەکەی خۆت حەزەکەم جوان جناب زەنجاری پێشەوە بە دادگاگانی پەرلەمانتارێکی پەرلەمانتار نوێنەری خەڵکە نادرێ بەداد بە گەندەڵی تاوانی پەرلەمانتاوانەیە گەندەڵە لە بەرداوەتە بێ ڕێوشێنی دەیەها پەرلەمانتار لە بەغدا دۆسەی گەندەڵی دراون نوێنەرایەتیکردنی خەڵک نوێنەرایەتی هەر خەڵک دەتوانێت بدنێری وەر خەڵکی شتوانێت نێڵێ قوربان کە سەحبی حەسانەت لێ کرا سەحبی حەسانەت لێک لێ لەسەر دۆسەیەکی گەندەڵی مەحسوڵ نییە لە خەتایش پەرلەمانتاریش باسی بەرپرسەکەم من حەزەکەم ئەگەر ئیزن نەبێ وەڵامەکان زۆر کات نەماوە دەمەوێت ئۆدینس قسەی بە کورتی وەزیر و مدیر عام و پەرلەمانتار و هەر کەسێکی تر کە کاری کردی بێ کارەکانی دیارە لە سەردەمی دکتۆر بەرهەمە چۆن شارەکان ئاوەدانەکرانەوە لەو پەڕی زاخۆ بۆ ئەو پەڕی گەرمیان بەبێ هیچ جیاوازێک لە نێوان خەڵکە هەر کەسێک هەر بوارێکە هەر کەسێکیشدا هەر بوارێکە سەرجەم بەهامە حکوومیەکەم مەجالم با قسە بکەم ینی خۆ ناکرێ کاکە ئەنج بەنسبەت بەجێ استراتیج ئێمە استراتیژێکی زۆر وازح و زۆر ڕوونمانەیە ئەویش ئەوەیە وەرن پێکەوە ئەوەی خەڵکی چاکی وڵاتەیە باخ ئەم وڵاتە ڕزگار زۆر باشە دکتۆر دوای ئەوە بمبورە یەک جملەی هەیە مەوزوعێکی یەک پرسیارە تەواو ئەوە دایانێم بەس یەک پرسیار کاکە بەجێهێشتنی یەکێتی چی کاکە کوا ڕێبازەکەی مام جەلال ئایا ڕێبازی مام جەلال ئەوەیە کە شەریکایەتی نەوت بیت و نەزانی نەوت کووە نەزانی داهاتی نەوت کووە نێڵی خەڵک بزانێت داهاتێکەوە پێم بڵێ کادیرەکانی یەکێتی ئەندام و لایەنگرانی یەکێتی کە سوکاری شەهیدانی یەکێتی کە سوکاری پێشمەرگەی یەکێتی پێشمەرگە کابێی خەڵک بێ پێشمەرگەی یەکێتی چی سوودمەندێک بۆ لەم حکومڕانێکی یەکێتی حەزەکەم خەڵکی کوردستان بزانێت دکتۆر بەرهەم حکومڕانی ئێستای یەکێتی بەجێهێشتووە قیادەی ئێستای یەکێتی و بەشێک لە قیادەی ئێستای یەکێتی بەجێهێشتووە کە بەشێکن لەم گەندەڵی و تاوانکاریەی کە لە وڵاتە زۆر باشە دکتۆر ڕێگە بن بە ئەو ئۆدینسیەکەی دکتۆر بەرهەم ناتوانێت ئەو جمهوری سیریالیە میسالی ئەفلاتون دروستکە بۆ هەرێمی کوردستان بەبێ ئەتوانێت داهاتی گەڕێنێتەوە ئەتوانێت ڕێگر بێ لە تاڵانکاری دڵنیا دەکەمەوە زۆر دڵنیا بن ئەتوانین ڕێگر بین لە تاڵانکاری زۆر دڵنیا بن لانی کەم ئەتوانین شەفاف بین بە خەڵک بڵێن ئەمە داهات ئەمە خەرجی پێم بڵێ جەنابەت لە ناو یەکێتی یای کوا داهاتی گومرگەکانی یەکێتی باش بزان نازانیت داهاتی کەس نازانێت کاکە هەر چەند کەسێک یەکێتی نەعەفوم کە یەکێتی بنکەی گومرکی نییە بنکەی گومرکی سەرجەمیان ئایدی وەزارەتی دارایین لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە چێتە خزانەی حکوومەتەوە زۆر باشە با پرسیاری ئێوە وەرگرم ئەم کوڕەچاکەی مایکەکەی پێ قسەی تۆ چییە بە کورتی تکە سپاس دەکەم سپاس بە وەرستان من شیاوم ناوە قوتابی زانکۆم هیوادارین گوێ بۆ ئێمەش بگرین ئەگەر هێندەی سەرقەڵمێک کات سپاس دەکەم من پێم وایە بەڕاستی لەم وڵاتی ئێمە تەنیا بە گۆڕینی ناو بەداخەوە ینی ناوەڕۆکێکی خاڵی و ناوەڕۆکێکی گەندەڵ ینی ئەگەر داپۆشرابێ بە گەندەڵیش خاڵی ئەبێت ینی تەنیا لەم وڵاتەوە بە تایبەتی لەم سنوورە ناو بگۆڕە ئێتە دوجار ئەبیتە مەلایکە و ئەوەی تریش بەلایەک ئێمە ئەزانی یەک کێشەیە من دەپرسم بەڕێز کاک دکتۆر لە کابینەی شەشەم بەڕێز کاک دکتۆر بەرهەم سەرۆکی کابینەی سەرۆکی ئەو کابینەیە بوو زۆرینەی موچەخۆری خانەنشین و پلەی تایبەت لەو کابینە تۆمارکراون وەڵامتان چیە بۆ ئەمە وەڵام دەنەوە زۆر باشە یەک پرسیاری بچووک دەکەم یەک پرسیاری بچووک لە بانگەشەی هەڵبژاردنەکانی ڕابردووە یەکەتی نیشتمانی کوردستان دروشمی سەرەکی من باش لە بیرمە بەڕاستی دروشمی سەرەکیەوە بوو ئەڵە کەرکووک ئەبێت لە ماوەی یەک ساڵە مادەی 140 جێبەجێ بکرێ بەڵام بینیمان ئێستا چ کارە زۆر باش دکتۆر وەڵامی تەنیا 5 خولەکێک ماوە وەڵامی ئەوە بەڵێ بەڵێ حەزەکەم دڵنیا بێ و بەڕێزە دکتۆر بەرهەم 42,000 کەسی لە 2 ساڵەکەی خۆیان تعیین کردووە گەنجی ئەم وڵاتە بوون کە خوێندویانەوەکو تۆ شیاو بوون بۆ پێدانی پلە بەڵام بەهۆی ئەوەی تەسکەی حیزبێکی دیاریکراوە و گروپ و شخصی دیاریکراویان نەبووە ڕێیان پێ نەیان تعیبن بینەوە حکومڕانی دڵنیاتەکەمەوە بە حەقی خەڵک خۆی ئەبێ لە شوێنی خۆیان دابمەزرێت زۆر باشە خانمێک قسەت هەیە خانم
وەڵاجا من حەزەکەم کچێ قسە بکە ئەگەر زەحمەت دێ بەلانسی تیابێت. پرسیارەکەم ئەوەیە تا ئێستا بە شێوەیەکی گشتی پەرلەمانتار زیاتر بۆ دەستکەوتی گیرفانی خۆی چۆتە بەغداد. ئایا کاتی ئەوە نەهاتۆ ببینە داکۆکی کاری بەرژەوەندی گشتی خەڵک؟ ئەم پرسیارە بۆ کێیە؟ بە ئاڕاستەی ئەندام پەرلەمانەکانی پێشوم کردووە لە ئێستادا ئایا پێویست ناکەیتر بەرژەوەندی گشتی خۆیان لەوەلانێن بۆ داهاتی میلەت هەوڵ بدەن؟ ناوی ئێوە تکایەکی بوو؟ من گۆڤار ڕزگارم شاعیر و نووسەر. قسەی پرسیاری گۆڤارخان فەرموو. پشتگیری تەواوی ئەو بۆچوونە یەکەم بەداخەوە یاسایی امتیازاتی پەرلەمانی عێراقی چ لە عێراق چ لە هەرێمی کوردستان زۆر لە مەسلحەتی پەرلەمانتاران بوون. منیش دەنگی خۆمە خەمە پاڵپشتی ئەو بەڵێنیش دەدەم یەکەم پرۆژە گەربێت و لیستەکەم گەورەترین دەنگ بەدەست بێنێ و خۆشم بچمە بەغدا کار لەسەر هەڵوەشانەوەی ئەو قانونە ئەەکەم کە سەرجەمە امتیازاتانە ئەبەخشێ بە پەرلەمانتار بۆی نەبین بەسەر ئایندەی وڵاتمان. پرسیاری ئێوە تکایە. ئیسماعیل دەرچووی زانکۆی سلێمانی بەشی زانستەڕامێرەکان سوپاس بۆ بەرنامەی و سوپاس بۆ میوانە بەڕێزەکان. من پرسیارەکەم لە دکتۆر ڕێبوار هەیە. کاک دکتۆر خۆشحاڵم لێرای بینوانی کێک بوو لە مامۆستا باشەکان کە لە زانکۆی سلێمانی مامۆستا. پرسیارەکەم ئەوەیە کاک دکتۆر جەنابێ باسی ئەوە کرد هاوپەیمانی ضروریەت دروستی کردووە. من ئەڵێم هاوپەیمانی ضروریەت دروستی نەکردووە لە ئەنجامی کاردانەوە دروست بۆ کار و کاردانەوە. هاوپەیمانی کە دروست بووە لە ئەنجامی ئەوە بووە کە کاک دکتۆر لە 2013 و 14 ڕێگری کراوە لەوەی ببێ بە سەرۆک کۆمار. ئافون کاکە پرسیارەکەمەوەیە ڕێگری کراوە لەوەی ببێ بە سکرتێری یەکێتی. ئایا لە ئەنجامی کاردانەوەی ئەمانە نەبووە کە هاوپەیمانی دروست ببێت؟ دواتریش ئافون کە یەک پرسیاری تر ئەمان ڕۆستونە بۆ بەغداد باسی کرد کە بە شانازیەوە بە نوێنەراتی خەڵک چوونە. ئایا تا ئێستا خەڵک بازاری هیچ هەڵبژاردنیان نەکردو چۆن ئەتوانێت ببنە نوێنەری خەڵک بە ناوی خەڵکەوە بچن لە بەغداد قسە دکتۆر وەڵامێکی خێرا تکایە. یەکەم ئێمە کارین کاردانەوە نین و بە پلانیش و بە کرداریژی سلمێنین خۆ بێتەوە خەڵک ببان بینێ و تاقیمان کاتەوە سەبارەت بە پۆستی سەرۆکۆمار و سکرتێر و تەنانەت باشتێکی تریشی بۆ زیاد بکەم سەرۆکی حکوومەتی هەرێمیش هەرسێکی بۆ دوتۆ بەرهەم لە مانگی ڕابردووە بۆ 4 ساڵی داهات و خراوەتە بەردەمی بەڵام بەمەرجێ ڕازی بێ بۆ شکڵە حکومڕانی ڕەفزی کردووە لە 2 مانگی ڕابردووە ئەوەی کە بڕیار بەدەسە لە وڵاتە. زۆر باش پرسیاری ئێوە دڵنیا دەکەمەوە توانم ناوی یەکەیەکە وەفدەکانیش کاکە توانم ناوی یەکەیەکە نەفەرەکان پێ بڵم احترامان بۆ کەسایەتی و کەسانە پێداڵم زۆر دڵنیا دەکەمەوە بە بەیاننامەی ڕسمیش دوو کەڕێتومانە ڕۆژ و دەقە و سەعاتەکەشی ئەزانم ئەم بابەتە دڵنیا بنەگە دکتۆبەرم سەرۆک کۆماری و سەرۆک حکوومەتی و سکرتێری یەکێتی لەم بەم ڕێبازی حکومکردنە بوێن نایەوێت و گەلێک سپاس پرسیاری ئێوە چێت کار. سپاس بۆم دەرفەدا بە خێراتنی هەموو لایەکەم بەنسبەت زۆر جار باسی بەغا کری و پەیوەندی لەگەڵ بەغاوە بەڕاستی پرسیارەکەم تەوجی هەرسێک بەڕێزەکەیە. ئایا بێشتر ئەو تۆرانەی کە خەڵک لە حکوومەتی خۆمان تۆراوە بەهۆی سیاسەتی هەڵەوە بووە هەرچێک بووە بانەچینەوە سەرمانە ئەمە هەویرێکە ئەو زۆرە شێشێ بەرنامە و پلانی نوێ داهاتوو چییە؟ وەکو پەرلەمانتار وەکو کوور دەچنە بەغا باسی ئەو باواز لەوە بێنین چ لە ستێشین چین و چینین وە چی بووین. زۆر باش داهاتوومان چییە؟ پلانی داهاتوتان چییە؟ حتمما هەر لیستێک بەرنامەی خۆی هەیە. زۆر باش بەڵام ئەگەر بە کۆکراوەی بێشتەکان جوانترە و بە شێوازێک یوابێ کە بەرژەوەندێ باڵەکانی میلەتی کورد بخێتە بەرچاو نەک وەکو پێشتر کۆمەڵێک ئەچوون لەگەڵ لیستێک کۆبوونەوە کۆمەڵێک ئەچوون لە ژێرەوە لەگەڵ لایەنێکی تایبەتی کۆبوونەوە بەڕاستی ئەمانە دووبارە. زۆر باشە گەلێک سپاس. وەڵامێک فەرموو لە ئێستا تحقیقی مەساڵحی قەومیە ئەو کاکە بەڕێزە جوانی فەرموو بەرنامەی ئێمە بەخصوصەن پارتی دیموکراتی کوردستان و خودی خۆشم گەڕانەوەی شکۆیە بۆ تاک بە تاکی کورد باسی و لەگەڵ ئەوە کارکردنە لەسەر ئستحقاقاتی بودجە و موچەی خەڵکی کوردستان و لە فرسەتیشا گەڕانەوەی ئەو ناوچانی کە داگیر کراون بەڕاستێکی لە دوای ئاسانی کە ڕوویە کات نەمات کایە دەبێت بۆ ئەو پرسیاری ئەو برادەرە ئێمە لەسەر بنەمای جیاکردنەوەی دەسەڵات کە بنەمایەکی دەستوریە تەشریعی و تەنفیزی و قەزایی لە بەغدا کار دەکەین. ئێمە پێمان خۆشە سەرجەم بزوتنەوە دیموکراتی خوازەکان و ئازادی خوازەکان و لیبرالەکان لە چەپ و ڕاست بە تیمێکی بەهێزەوە بچین بۆ دکتۆر تەنیا یەک پرسیارەکەم بە ژمارە وەڵامم دەوێت دکتۆر من حەزەکەم 20 خولەک زیاتر بە ئێوە بدرێ بەڵام کات نەماوە. دکتۆر ڕێبوار مەزەندەت
چییە بۆ ئەنجامی هەڵبژاردن چەند کورسی دەهێنن بە ژمارە بە تەسەوری خۆمان زۆرینەی خەڵکی کوردستان متمانەمان پێئدا لەبەرەوەی پرۆگرامی چاکردنی بە کورسی مەزەندەی زۆرینەی خەڵکی کوردستان دەنگمان پێەیە لەبەرەوەی باوەڕی بە پرۆگرامەکەمانەیە ئەزانێ بەکردار بۆی ئەسەرمێنین و ئێمە بۆ ئەو خاتونە دروشمی سەرەکیمان و من دروشمی سەرەکیشم لەو فلێکسانەی کە هەندێک هێز لێرە کۆیان کردەوە لایان برد دڕاندیان شکاندیان دروشمی ئەوە بوو کە بەڵێن بێت پەرلەمانتاری خەڵک بم نەک پەرلەمانتاری باشە حاکم هەڵگورت پارتی مەزەندەی چەند کورسیەک لە ڕاستیە پارتی حیزبی یەکەمی کوردستانە بە حکمی ئەوەی پارێزەری خاک و خەڵک و ئاڵی مەزەندەی چەند کورسیەک ئێمە پێمان وایە کە لەسەر ئاستی کوردستانە زیاتر لەو ڕێژەی کە پێشتر هەمان بۆ بەدەست باشە دکتۆر چیا زەنگەنە ئێوە مەزەندەی چەند کورسیەک ئێمە بەنسبەت وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانەوە لەبەرەوەی ژێرخان و سەرخانی نەتەوەی و کادرانی حیزبی زەریا و هەڵقوڵانی فکر و بیر و ڕای جیاوازی لەناو ئەم هاوچەشە سیاسی کوردستانە لەو باوەڕێیان هێندەی ڕێژەی ڕابردوومان کورسی بەدەست بێنینەوە لەسەر ئاستی بازنەی سلێمانیش 6 زیاتر جاری ڕابردوو 6مان هێناوە دڵنیام زیاتر سپاس دکتۆر شوان جەمال ئەگەر قسەیەکی خێراتمان من بەخێرا ئەمێ بڵام هەموو حیزبەکان حالیان لە کوردستانە وەزعان خراپە باوڕشیان بۆ هێناوە کە جارێککە دەستکاری دیموکراسیکردن لە هەرێمی کوردستانە ئەبێ بچێتەوە بەقا تێگە ئەبێ حیزبی سیاسی کوردی لە بەغا جارێککە ئیشێکی وای بکا کەوتوانە لە بەغا و دەستکاری دیموکراسیەت کال هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان دیموکراسی شکستی هێنا دیموکراسیکی شکاوە لە شارەوە سوپاسی هەمووتانەکەم گەلێک سپاس بۆ ئێوەشکەبی نەرمان بوو سپاس.